گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسەر دکتۆرا کۆشوانی کە بەڕێزیان وەکوتم پسپۆڕی مێژوو مامۆسای زانکۆن دکتۆر سڵاو لێ بەبیانی باش زۆر بەخێر بێ پرۆفیسۆر یاری دەدەر دەیشەڵا پرۆفیسەرێکەش بەڕێزی زۆر بەخێر بێ سەر چاو جلەکانیشە زۆر لێ هاتووە سپاس دەکەم بەڕێزی چاو دکتۆر بگەڕێنەوە بە سەروبەندی سەردەمانی ڕاپەڕین ساڵی 91 کاتێکی گونجاو بوو بۆ ڕاپەڕین لە ڕاستیە من بەش بە حاڵی خۆم بچکە و کاتە تەمەنم 18 ساڵ بوو خوێندکاری پۆلیشەشی ئامادەی بووم وەکو واقعی حەڵ من لە سلێمانی ناژیام لە هەولێرە ژیام ئەو کاتە با بڵین هەموو ئەو چرکە ساتانەی ڕاپەڕین من لە هەولێرە لە بیرە و دوای ئەو وەزعی ئەو کاتەژ ئەگەر ئەمڕۆ من وەکو کەسێک کە اختصاسەکان پسپۆڕێکەم مێژووە قسەی لێ بکەم بێگومان ئێمە ئازانین لە ئاکامی پەلەمەردانی کوێت لە لایەنی عێراقەوە ساڵی 90 هەلومەرجێک هاتە ئاراوە کە با بڵین هەمومانەمانزانی ئەوەی کە سەدام دەسیدا و پێ ئەو کاری کە کردبووی بێگومان کۆتاییەکەی بەوە هات کە لە کوێت دەرپەڕێنرێ و دواتریش زمینە سازی کرا بۆ ئەوەی کەەوە ڕاپەڕینی بەسەردا بکرێت بەداخەوە دواتر ئەتوان بڵێم ئەجندای ئەو شتانێکەوە خەڵکی بەتەمای بوو گۆڕا ئەگەر نا ساڵی هێشتاوەش کە جەنجی عێراق ئێران وەستا جەنجی 8 ساڵە دۆخی عێراق لە زۆر خراپ بوو لە هەموو لایەنەکانی ئابووری سیاسی مرۆیی من ێستاش کە لە بیرمە هەزاران با بڵین سەربازی عێراقی کە لە بەرەکانی جەنگ ئەگەڕایەوە ئەو پیانەوت تەسریح واتە بڕین دەستبەردارە بوو لە سوپا ئاهاتەوە هیچ هەلێکی کار نەبوو باردۆخی عێراق زۆر خراپ بوو ئەم وڵاتە پڕی بوو لە میسری و خەڵکی بێگانە کە ئەو کاتە بۆ کارکردن لە ئاکامی ئەوی کەوا دەستی کاری ئەم وڵاتە لە بەرەکانی جەنگا بوون حاڵەتێکی زۆر نامۆ لای خەڵک دروست بوو لە کوردستانی خۆمانە دوای با بڵین چیمیابارانی هەڵەبجە ئەوەی دی کە خەڵک دەستەمۆ کرابوو لە قەزا و ناحیە دیارەکانی ئەم وڵاتە کەما بۆ ئەو کاتە ڕانیە بوو ئەگەر نا بەشێکی هەرە زۆری ئەو ناوچانی کە ئەمڕۆ ئێمە جگە لە لادەکان قەزا و ناحیە گەورەکان هەر لە قەڵاتزێ و هەڵەبجە و پێنجێن و ئەمانە بەشێکی زۆری ڕاپێچرابوون و وێران کرابوون و تەقێنرابوونەوە دۆخی ئەم وڵاتە ئەوەندە خراپ بوو خەڵک پرزەی ئەوەی لێبڕابوو بیر لەوە بکاتەوە ڕاپەڕین بکە با بڵین ئەگەر بەهاتایە و سەدام کوێتی نەگرتایە سەدام بەرنامەیەکی ئەوەندە هەریمەنانەی دانابوو کە لە ماوەیەکی کەمدا بتوانێت خەڵکی کورد لە ناو شارەکاندا قەتیس بکە منەوە کاتە لە بیرمە سەرقاڵی کڕینەوەی ناوچە با بڵین ناوچە گەشتیاریەکانی وەکو شەقلاوە و با بڵین پیرمام و سەری ڕەش و بەشێکی زۆری عەربی ئەو کاتە کەنداوە هاتن ئەو کابینە و ئەو خانوانەیانە کڕیەوە من ئەوکو ئێستا لە بیرمە خەڵکە بوونەیە فرۆشتە بوو چەند قاتێ پارەیان لە پێ ئەو بەرنمەیەکی گەوری بەعز بووی کەوا بەرەبەرە خەڵکی کوردستان لە نێو شارەکان قەتیسکە و لە ناو شارەکانشتا بتوانێت بە ئاسانتر مامەڵەیان لەگەڵا بکە و بیان توێنێتەوە ئەمە هەنگاوێکی استراتیجی ئەو بوو پێما بوو ئەگەر ڕاپەڕین نەبووە لە 12 ساڵی داهاتووە ئەتوانم بڵێم کورد بەشێکی زۆر کەمی ئەمایەوە کە دان بە کوردبوونی خۆیان بنێ یاخود نەکوژرێ یاخود ڕاو نەنرێت چکە و کاتێ مەزانی سەدام لە شتاکانە بڕگەیەکی هەبوو کە زۆر ئەیانوتەوە الکوردی الجەید و الکوردی المەید کوردی باشە و کوردەیە کە مردووە ئەوەی کە زیندوو بواە بەدڵی بەعس نەبوو بۆی ئەو سەر بارودۆخیاتە پێشەوە لە ساڵی 90 لە ئاکامی ئەو وەزعانەیە دەوڵەتیە زۆر لەبار بوو بۆی کەوە کورد بتوانێت ئەو بارودۆخە بگۆزارێنێت تێی پەڕێنێت چکە مازانین لە هەشتاوەشتەوە سەرجەم حیزبە کوردەکان گۆڕەپانی کوردستانیان بەجێشت و ڕویان کرد ئەو دیوی سنوورەوە لەوانەیە کەم تا زۆر هەندێک مەفرەزە لە ناوچەکان مابێتنەوە بەڵام ئەوانە نیانەتوانی واقعی حاڵی شارەکان و با بڵین برینی ئەو خەڵکە زامارەت تیمارکەن تەنها وجودێک بوو بۆی کەوا بوترێکەوە کورد دەستبەرداری خەبات نەبووە ئەگەر ناوەکو واقعی حاڵی سێزێکی سەربازی پارتە سیاسەکانی کوردستان لەم دیوی سنوورەوە نەمابوون وە کرابوون ئۆردوگاکانی ئێران و شارەکانی ئێرانەوە بەرەبەرە دەستەبژێری ئەو هێزانە بەرە و دەرەوەی وڵات و بەرە هەندێران کۆچیانە کرد بە خۆیان و ئەو خێزانەوە بەشێکی زۆریان لە ساڵانی هێشتاوەش تا ڕاپەڕین گەیشتە سوید و گەیشتە ئەوروپا و گەیشتە بە ئەمریکا و زۆریان بابلین ئەو کاتە ئێرانیشیان جێهێشت لەبەرەوە واقعێک لە ئارایە بوو مەسلەی ڕاپەڕینێکی جەماوەری زادەی ناو کۆمەلگای خەڵک لە ئاکامی بێزاری خەڵکە دو هێشتاوەش دروست بوو بێ پێم وایە ئەگەرەکانی زۆر لاواز بوون ئەگەر عێراق پەلەماری کوێتی نەدایە باشە هەموو ڕاپەڕین و شۆڕشێک ئامانجی دیاریکراوی خۆی هەیە ئامانجی ڕاپەڕین تەنها لە ناوبردننی باز بوو کۆتاییەنان بوو بۆ دەسەڵاتە یان ناپلانی دیکەی هەبەوەی کە پەرلەمانی کوردستان و حکومەت هێرێمی کوردستان و دروستکردنی هەرێمێکی لەم شێوەیە
بێگومان ئێستا بەڕێستان خۆتان لە میدیاکانەوە باس ئەواکەن کە جەماوە ڕاپەڕین مڵکی جەماوەر بووە من دەڵێم کاتە بێگومان خەڵک کاتە سەرزادەوە خەڵک ڕاپەڕی بەڵام مەفاریزەکانی پێشمەرگە ڕۆڵیان بینی لەگەڵاندا لە پەلەماردانی مۆڵگە و بارەگاکانە لە ڕاستیە هیچ حیزبێکی کوردی لە شاخیش ئەگەر سەیری پەیرە پرۆگرامی بکەی بازەوە ناکات بیستە بە دوای گرتنە دەستی لە سەڵات چی ئەکا بۆیە من پێم وانیە خەڵکی ڕاپەڕیوی کوردستان بە یارمەتی ئەو مەفرەزانی پێشمەرگەش بۆ ئەو کاتە بۆ ئەو دەموجەمە بەرنمەیەکیان هەبوو بێت چی ئەەکەن ئێمە خۆمان نەزانین ماوەکانی لە 5 ئازارەوە تاوەکو 4 کە سلێمانی ژیرایەوە هەموو ئەتوانم بڵێم هەموو ماوەی ڕاپەڕین لە 5 سێوە بوو تا 4 کە پێم وابێ ئەو ڕۆژە سلێمانی کۆنتترۆل کرایەوە هەولێر سیوێکی مانگ بوو کەرکک تقریبن ئەتوانم بڵم لە 25 و 26 شوباتەوە بەرەبەرە چۆڵ کرا لەلایانی پێشمەرگە و خەڵکیشەوە تر ڕۆژانی 28 و 29 هەمووی ڕوویە کردە کەرکک و سلێمانی خەڵکی کەرکک پێم وانە بلەو ماوە کورتیا هیچ بەرنمەیەکە بوو بێ و کاتێکیش کە بارودۆخی مەسلەی مفاوەزاتی نەوەتوێ کاتە پێشەوە هیچ پارتێکی کوردی لە شاخانە مابوون لە هەولێر لە دەڤەری هەولێر لە منتیقەی کاوانیان و حوجران لە نزیکی کۆڕێوەستان لێرە لە ئەزمەر وەستانەوە پێشمەرگە لە دەرەوەی شارەکان بوون و حکوومەتی عراقی زۆر بەتوندی گەڕایەوە ئەگەر ئێمە لە یادمان بێ ئەو کاتە دوو لە سلێمانی دوو ڕاپەڕینی دیکە کرا لە هەولێر ڕاپەڕینیشی دیکە کرا و خەڵک جارێککە پەلەماری دایەوە بەڵام کۆنتترۆلە کرایەوە لە ڕاستیە با بڵێن بڕیاری 1970 و مەسەلەی ناوچەی دژەفڕین ڕۆلی لە گەورەیە لەوە بینی کە ئەمریکەکان بە تایبەتی هەوری ئەوانەدا کەوا بکەن حکوومەتی عێراقی لەم شارانەیە با بڵێن داتە پێ سقوت بکە بە تایبەتی ئەو کاتێک کە هێزی جەکوشی ئامادەیان لە تورکایەدانا و عێراقیان لەوە گەیان کە بەهێڵی 36 لێرە بە دواوە ناتوانانی تیارەی بۆ هەڵسێنی و لە هەمان کاتیشە بەرەبەرە ڕێگە خۆشکەری بۆەوە کراکەوە حکوومەت هەست بەوە بکە کە هێزشی نامۆیە لە نێو شارەکاندا و خەڵک نایەوێ ئەمانە هەمویان باڵین کاری ئەویان کردکەوە بەرەبەرە لە شارەکانە پاشەکشە بکە وە بوو لە مانگی تشرینی یەکەم پێوا بێ 24 دەینەوەتوێک بوو ئیدی ئیدارەکانی حکوومەتی عراقی شارەکانی کوردستانیان چۆڵ کرد ئەمە بەرەی کوردستانی ئەو کاتێک خستە بەردەم دیفاکتۆیەکەوە ئەمرێکی واقعەوە کە تۆ چۆن ئیدارەی سێ شاری گەورە و چەندین خەزاو ناحیادەی پاش کشانەوەی حکوومەت کە ئەو کشایەوە لێرەواتە ئیشوکاری هاوڵاتیان بڕێوە ناچێ موچە نەماوە ئەکە تۆ کەوتیتە فەراغێک بۆشاییکی ئیداری گەورەوە بە تایبەتی لە ماوەی با بڵین کشانەوەی حکوومەتی عراقی تاوەکو هەڵبژاردن لە 95 تاوەکو کۆبوونەوەی پەرلەمان لە 4 تاوەکو مەسلەی بازم 4 دەبوو کە بڕیار لە فیدرالی درا ئەم سەردەم بەگشتی هێشتا سەردەمی ئیداری بەری کوردستانیە کە بە هەموو کەم و کورتەکانیەوە کە ئەو ڕۆژگارە هەمومان نەزانین چ وەسعێکی خراپ لە ئارایە بوو بە تایبەتی ئەگەر ئێستا هەرێکی لەمانەی کە موالدیان لە 60 هەیە بیدوێنی ئەزانی ئەو کاتێک کە خەڵک بە چه حەماسێکەوە لەسەر شەقامەکان بوو ئامادەی هەموو شتێکی تیا بوو چ تاڵان و بڕۆیەک لە وڵاتەیە لە ئارایە بوو چی ئەکرا لە وڵاتەیە کە ئێمە ئەمەمان لە هەندێک کاری زانستیە تۆمار کردووە بۆی بەیانی وەکو نووسینەوەی مێژوو بمێنێتەوە ئەمە ئەوانی خستە بەردەمی واقعێکەوە کە دەبێ ئێمە ئەم فراغە ئیداریە پڕکەینەوە ئەوە بوو بڕیار لەوەدرا کە هەڵبژاردن بکرێ هەڵبژاردنێک بکرێ بۆ ئەنجومەنێکی نیشتیمانی و ئەنجومەنی نیشتیمانیە با بڵین بتوانێت ئەنجومەنێکی ڕاپەڕاندن یاکو با بڵین حکوومەتێک پێک بێنێەوە ئەو یەکەم هەڵبژاردن کە لە 1992 کرا مەسلەی هەڵبژاردنەی ڕابەریشی تێدا بوو دواتر ئەو ڕابرە بە حکمیەوەی کەوترا کە کەسی زۆرینەی دەنجی نێناوە دەنجی پێویست کانسڵ کرایەوە تۆم بڵێم لابرا مایەوە سەر حکوومەتێک و پەرلەمانێکی 50 کە لە ڕاستیە ئیدی ئێمە لێرەوە ئەتوانم بڵێم لە هامەتەکانی خەڵک لە دوای ڕاپەڕین دەست پێکا کە خەڵک چاوەڕوانی زۆر گەوری لە ڕاپەڕینە بوو و ڕاپەڕین خەڵک قوربانێکی زۆری بۆدا ڕاپەڕین ئاکامی دەیان ساڵ تەتکردنی خەڵک و چەسانەوەی خەڵکی ئەم وڵاتە بووە زۆر زار من خەڵکە بینم لە ئاکامی بێهیوایی بوون لەم دۆخانەی ئێستا باز لە باشی سەدامەکە لە کاتێکدا من پێم وانە لە تاریخی عێراقا لە مێژووی عێراقا هیچ و ناوچەکەشە هیچ سەرکردەیەک هێندەی سەدام دیکتاتۆر و کەسێکی خراپ و بەدڕەفتار بوو بێ بەڵام لە ئاکامی بێهیوایی بوونی خەڵک لەم دۆخی ئێستای کوردستان وای کردو زۆر جار خەڵک لە کۆمنت و لە سوۆشیال میدیای بینێ خەڵک خۆزگە بۆ بخوازێ سەدام بێتەوە لە کاتێکدا ئێمە ئازانین سەدام بتوانم بڵێم لە ساڵانی 79 کاتۆتە سەر حکم و لە ساڵی 68 کە جێگری سەرۆک کۆمار بووە هەتا کاتە ساڵی 2003 سەدان هزار کەسی ئەم وڵاتەی کوشت ئەمەی جگەلوی کە لە شەڕەکانە بە کوشتیدا ئەوەی کەوا لە زیندانەکانە لە سێدارەیدا ئەوەی ڕەمی کرد ئەوەی ماڵوێرانی کرد ئەوەی ڕای کرد من پێم وایە لەم ناوچەیەدا کەم لە سەڵاتدار هەبوو هێندەی سەدام قوربانی لەگەلەکەی خۆی با بڵین هەبوو بێت.
باشە کەواتە چی بکەین بۆ ئامانجەکانی ڕاپەڕین بەدی بێت وڵی بۆی ئامانجی ڕاپەرین بەدی بێت گەڕانەوەی بۆ لای خەڵک داوای لێبوردنەوەی لەو مێژووی کەوا لە 30 ساڵی ڕابردووە بەرامبەر بە میلەتە کراوە ئاشکردنەوەی خەڵکە ئەوەیە کەوا بگەینەوە قەنەعەتی ئەم وڵاتە ئێمە نمونە وەرگین لە شای ئێران کە پێیانەوت پۆلیسی ئەمریکا لە کەنداوە نمونە وەرگین لە سەدام کە پێیانەوت پێنجەم سوپایە لە جیهانە ئەو کاتانی کە پەلەماری کوێتی دابوو نمونە وەرگین لە زۆر سەرکردا ناڵێم موعەمەر قەزافی چکە موعەمەر قەزافی ئیشی زۆر گەورەی بۆ میلەتە خۆی کردووە هەر ئەو ڕووبارەی دروستی کردو و بەو سەحرایە ئاوی بردو بەسە بۆی کەوا گەلی لیبیا بۆی بگرین ئەگەر دیکتاتۆریش بوو بێ بۆ حافظ ئەسەد کە مەسەن لە وڵاتێکی بێنە و تاتوانیوێتی میلەتەکەی بکە بە خاوەنی هەزاران کارگەی با بڵین پیشەسازی بچووک بۆ مەلیک عەبدوڵایەک و مەلیک حوسێنێکی باوکی کە توانیویانە بۆ نمونە لە وڵاتێکی بێدەرامەت و بێ ئاوا بکەن پارەکەیان $100 بەرامبەر بە هەفتایان 68 دیناری ئوردونی بێ قسە لە کەنداو هەر ناکەم کەواتە ئێمە چۆن پند وەرگرین لەوەی کەوا بتوانین ئەگەر نمونە باشەکان لەمانەوە یا خود نمونە خراپەکان لە شای ئێران و سەدام و هەندێک دەوڵەتی دیکە وەرگرین کە ئێمە هەوڵ دێن لەگەڵ ئەو خەڵکیان بزانین کەوا مێژوو شتێک نییە تۆ گرنتی بدەیت تێ بڵێ تا سەر بەو ئاراستەی ئەڕواایە خود من تاوەکو تا سەر من ئەتوانم بڵێم وڵا دەوروبەرم پارێزن ئێمە لە 2 ساڵی ڕابردووە چەند مەسیجێکی جەنین پلاس خارد بە ئیدارەی کوردی و بەم 2 دەسەڵاتداری کوردی گەیشتووەکەوە ئێمە گرنتیمانەوەی ئەم ئەزمونە نادەین ئەمە بەسە بۆ ئەوی بیر لەوە بکەینەوە ئەم خەڵکە ئەم 100,000 گەنجەی لە وڵاتەیە من لێ ناشارمەوە هەر گەنجێک لە ئاوە لەو ڕێگای ئەوروپایە ئەکەوێتە ئاو خنچێ قوربانی دەستی ئەم دەسەڵاتەیە بە چاک و بە خراپیەوە منەگەل لە وڵاتەکەمە بای ژیانێکی شەرەفمەندانە موچەیەکم هەبێ یاخود هەلێکی کار هەبێ موچەنە بابە ئێمەش زانین لە ئەوروپایە خەڵک هەمووی تاعین ناکرێ بەڵام هەلی کارە ڕەخسێنرێ ئابووری ئازاد دروست دەکرێ هەموو کەسێک کە ئەم وڵاتە بەجێ هێلێت و نەفرەتەکە من زۆر دارەڵام لەم خۆزگە ڕۆژگارێک چۆن کە بە عەزر و خامەلەفی دنیای خەڵک کەشف بوو خۆزگە ڕۆژێ وڵاتانی ئەوروپاش ئەو دۆسیە و کەیسانیان کەشف کردکەوە کورد لە وڵاتەوە ڕای کردو و چی بەدەسەڵات و بە هەرێمەکەی خۆی وتووە ئەوانە خەنە ڕوو من دڵنیات دەکەمەوە 100,000 کەیس هەیە کە من پێم وایە هەرە و کاتە ئەوروپالەوە گەیشتووە کە خەڵک لەم دۆخی ئەم وڵاتە لەوەیە زۆر بێزار بێ بۆیە بەجێ هێڵێ کەواتە ئێمە گەر ئەمانەوێت دەستکەوتەکانی ڕاپەڕین کە بە خوێنی پێشمەرگەی ماندوونە ناس و ئەوانەی کەوا بەڕاستی بۆ ژیانی شەرەفمەندانەی خەڵک خۆیاندا بەکوشت ئەو پێشمەرگانەی کە چەچیان کرد بۆ شان و بەڕاستی ئەچوونە پێشەوەی سنگەرەکان خۆیان بە کوشتەدانیان نەزانی ئاکامەکەی بەچیەگا ئەو 10,000 خەڵکی کە ڕژانە سەر شەقامەکان و بە دڵسۆزی سنگیان نابوو بە کوردلەوە ئەگەرتانەوێ خۆیان و خێزانەکانیان ئاشکەنەوە دەسەڵاتی کوردی ئێوێ ئەم خەڵکە ڕاپەڕین بە زوندی بهێڵێتەوە بێ لەگە خەڵکە ئاش بێتەوە بیر لەوە بکاتەوە ئێمە چیمان کردووە بە من مەڵێ تورکیا و ئێران و فلان ڕێگام نادەن دەسەڵاتێک پشتی بە میلەتەکەی بەهێز بێ چۆن سونەکانی عێراق دوای پرۆسەی ئازادی عێراق لە هەموو هاوچەشکان کرانە دەرەوە لە خلاری 2 ساڵدا وایان لە بوشی کوڕ کرد بێ لە سەحرای ڕۆمادی پرس کۆنفرانس لەگەڵ عومەری ئەبوڕیشایە بکە وەدان بۆ دابنێ کە سونەکان لە پشتی ئەوەن کە بێنەوە ناو کایی سیاسی من دڵنیام هەر هێزێک لە وڵاتیان ناوی هیچ هێزە ناهێنم بەتەنیا بیوێ لەگە بەهێز بێ پشتی بە میلەتەکەی خۆی بەهێز بێ و لەگە میلەتەکەی ئاش بێتەوە کە میلەت پشتت بوو بەهێز بووی کەواتە تۆ ئەمنی داخلیت ئاسایشی ناوە خۆت بەهێزە کەواتە تۆ توانی جارێکی دیگە لەسەر پێی خۆت بۆستیتەوە دراوسەکانیش حسابت بۆ بکەن ڕاپەڕینیش بە زیندوێتی بمێنێتەوە باشە دکتۆر وەکو پسپۆڕێکی مێژوو پێ دوایە ما کەڵکمان لە مێژوو وەرگرتووە پەنمان لە مێژوو وەرگرتووە خۆی کارەساتەکەلوی ئێمە قەت کەڵکمان لە مێژووە نەگرتووە جۆرج سانتیانایەکەی فەیلسوفێکی بەڕەگەزی ئیسپانیە لە ئەمریکا ژیاوە هەڵێ و میلەتانەی کە پند لە مێژووە وەرناگرن محکومن بەوەی ڕووداوەکانی مێژوو دووبارەکەنەوە یەکێک لەو شتانەی کە لە مێژووی کووردا بۆ هەموو کاتێ مێژوویەکمان کۆتایی کە پێ هاتووە و ڕووخاوە و شچێنراوە ئەم شکستی هێناوە ئێمە ڕاپەڕینی دووەمان شۆڕشی دووەمان تەواوکەری ئەو نەبووە لە خاڵی سفرەوە دەستمان پێکردوێتەوە ئەمە ئەشێ دکتۆر ڕەفیق سابیر زۆر بە جوانی لە کتێبێکی یە بەناوی بەرەو مێژوو ئاماژەی بۆ کردێت کە چۆن ئێمە تووردراوینێتە ئەو دیوی با بڵین دیوارەکانی مێژووشەوە یەکێک لە گرفتەکانی ئێمە هیچ مێژوویەکمان تەواوکەری ئەوەی دیکەنی و هەرگیز پەندی لێ وەرناگرین زۆردار بازەوە دەکرێت مێژوو دووبارە نەبێتەوە مێژوو دووبارە دەبێتەوە بەڵام لە کات و زەمینەی جیاوازە بەڵام بە هەمان با بڵین پێودان کە تۆ ئەی ڕەخسێنیتەوە هەمان ڕۆژ بڕەخسێنەوە هەمان ڕوودا و دووبارە بێتەوە بەڵام لە کاتێکی جیاواز و لە زەمینەیەکی جیاوازە لەبەرەوە من پێم وایە ئێمە نەک سوودمان لە مێژوو وەرنەگرتووە ئێمە کاتێک
ئەگەر ڕۆژە ڕۆژە بمانزانایە تۆڵە لە زەعیم سدیق بکەینەوە علی حەسەن مەجید دروست نابوو ئەگە علی حەسەن مەجید کورد بیتوانێت وەکو تۆڵەی لە بە دروست کاتەوە ئێستا ئەمە بۆ علی حەسەن مەجیدە لە کوردەواریە پەیان نابوو کەواتە لەو نقطەیەوە ئێمە میلەتێکین زۆر جار بە دڵکراوە سنگ فراوانی و بەوە ناسراوین بەخشندە و لێبوردەی پێدوانێن بەخشندە و لێبوردەی یەش هەر لێ خۆشببوونی سەرەتای بەرەی کوردستانی لە جاش و مستەشارەکانیان فال بۆ خۆی وای کردو بەشێک لەو ڕووداوانە دووبارە بێتەوەیتر خەڵک دەست و پەنجەی نرم بێ لەگەڵ کورتکوشتنە کورتکوشتنی بەلاو ئاسایی بێ زانی چی کاک ڕانکۆ ئێمە گەر سەیری مێژوو بکەین بڕۆسەری کە بزانن جوولەکەکان چۆن بوون لەگەڵ ئەوانەی کەوا هۆلۆکۆستیان پێکردن تا کۆتایی شەستەکان و تا ئێستاشی لەگەڵا بێ کە ئەبیستن فلانە کەس لە هۆلۆکۆستا بەشدارە ئەگەر تەمەنی 90 ساڵیش بێچنەی دۆزنەوانی و ئەوەی خۆیانەڵەن بە سزای خۆیەگەێنن سەیری ئەرمەنیەکان کە سەیری کە چۆن تۆڵیان لە جەماعەتی داهودۆرەقی کردەوە دانە بەدانە لە ئەوروپا لە دوای جەنجی جیهانی یەکەم من یەک شتەڵم زۆر داوای لێبوردن لە بینەرەکەم لە بیستەرەکەم کام قسەیە بیستن لە مێژووە لە سیاسەتە با بڵین دڵباشی و لێبوردەیی ئەکاتە گەمژەیی کە تۆ نەزانی بەسەر تاتێپەڕی دوژمنەکەت جارێ دوانسیان ئەو کاتە دەستی بە خوێنە فێرە بێ ئەمەی ئێمە کردومانە لە مێژووە لێبوردەیی نەبووە گەمژەیی بووە ئێمە ئازانین زمانی هەشتاکان چێ بە چوار جاش ئەیتوانی جێی فەوجی عسکەر بۆ زەیشی عراقی لە ڕەبایە کاپڕکاتەوە دوای هاتی نەشبانود لێ خۆش بوون وتمان ئاشبوونەوەی گشتی لۆگ ئەوەی ئێمە کێشەیەکی کۆمەڵایەتیمان لەبەی نابوو بێ ئاش بینەوە نەک ئەوەی ئێمە دیفاعمان لە کەرامەتی میلەتێک کرد بێ و خەڵکیش چەشی هەڵگرت بێ دژی کەرامەتی میلەتەکەی خۆی ئەمانەمان تێپەڕان بەشێکی زۆر دەمانە ئێستا کەسانی زۆر قارەمانن ئەتوانم بڵم هیوایانتیایە موچە و تەقاعودیەکەی موچەی دەیان گەنجە کە بە ئاواتی وێ سەدان گەنجە بە ئاواتی ئەوەیە بتوانێت لە وڵاتەیە بەشێکی لە پشتی داهاتی ئەم وڵاتە هەبێ و ژیانێکی کولەمەرجی پێی بژێ پێ دوایە بوو تۆڵەمان لەوانە بکردایەتەوە ئەگەر تۆڵەش نەبووایە من ناڵێم لەگەڵ کوشتنانیم ئەبواە نێڵین ئەمانە جارێکی کە بێنەوە پێشەوە ببنەوە بەدەسەڵاتدار لە وڵاتەیە دەیان ناویان بۆ داتاشین دەیان با بڵین جۆرە با بڵین نسریە و بەخشیشیان بدەینێ لە ژێر هەر ناوێکا بێ کە من ناڵێم ئەوە حکوومەتی ناوەندی عێراقی و دادگاکانی عێراقن با بڵین فەرمانی گرتنیان بۆ سەدانی لەوانە دەرکردو ئەمە لە دەیان و سەدان سەد چاوایە هەیە من نەموو تۆ ڕۆبی کوژە چکە کە تۆ هەندێک جار بە تایبەتی لەوانەیە کەسانێک بە کوشتنە ئەگەر تاوانی بەسەرەوە چەسپا و بە بەڵگەی زۆر گەورەی لەسەرەوە دادگا ئەتوانێت بڕیاری چی لێ بدا کە لە چەند ساڵی ڕابردووە بینیمانە ئێمە چەندین ساڵ هەر کەسیش لە وڵاتی ئێمە لە سێدارە نادرێ شتێک کرابێت سەروبەندی ڕاپەڕین پارتێک لە پارتەکان تۆڵەیەکی خۆی کرد بێتەوە کە لەمەشدا لەم دەڤەرە زۆر کەم بوو با بڵین ئەوە نەکرا خەڵکانێک دوایی ئەکوژان کە من پێم وایە هیچ لەوانەیە تاوانێکیانیش نەبوو بێ بەڵام تاوانبارەکان ڕژگاری ساڵانی نەوەتەکان بەرەبەرە هاتنە پێشە و ئەوان بوون بە خاوەن هەموو شتێک و وای لێ هات ئەوان بوون بە کەسایەتی دیاری ئەم میلەتە و خەڵکەکەوا سنگی نابوو بە گولەوە کە خزمەتی پێشمەرگەیە کرد و کە ماڵ و حاڵی بۆ کردبوونەوە کە لەسەر لە کولێرەیەکی کە لە ناو با بڵین سەبەتەکەیە هەبوو بەشێکردن بوون بە خەڵکی میوانی ئەم وڵاتە و وایان لێکرا بە هەموو ئیشێک ڕازی بن تەنها بۆی بژێن دکتۆر مێژوو چۆن باسی شۆڕشەکانمان بۆ کاتە و کەسانی کاڵەسن بە شۆڕشەکان دواتر شەرەتی شۆڕژگێڕی وا دەکا کە ئەوان سەر و تووسەمانی وڵاتەکە بەرن وڵی ئێمە لەوانەیە ئەمانەی لە وڵاتی ئێمە ئەمڕۆ دروشمی نیشتیمان پەروەری بە خەڵکە فرۆشن ساڵانێک خۆیان لە هەفتاکان و هەشتاکان و شەستەکانە سەیریان کرد بێ لاسایی چیان کردوێتەوە بزانین لە باڵین ئاکامی جیڤارە لە شۆڕشی گوبایە بە چی گەیشت دەیان قارەمانی دیکە ئێمە ناویانە بیستین لە وڵاتەکانی خۆیانە فەرمانبەرێک بوونە دوای شۆڕش و نیلسۆن ماندێلا خەڵک هەموو خەڵکی ئەفریقا دەنگی پێدایەوە بەسپی پێستەکانە وتی نابێ بێ بە نەرێتێک دوای من خەڵکێک نەچێ با بڵین جارێکی کە بێتەوە سەردەسەڵات خەڵکی چوون بە پێشەوە قازی محەممەد ئەوتیان ڕاکە لەگەڵمانە با دەرباز بێوتینە ئەگەر سوپای ئەرتەشی ئێران بێتوانێ تۆڵەی منیش لە خەڵکە کاتەوە من ڕام کرد بێ نابا من لەگە خەڵکەکە چاوەڕێکم با ئەگەر ڕقێکی لە خەڵکە ڕقێکی لە هینەکە هەیە بە منی بەتاڵکاتەوە نەک بە خەڵک ئێمە لەوانەیە لە بێژووی کوردیشان دایان نمونەی گەورەمانەیە خەڵک سنگی ناوە بە فیشەکەەوە چاوەڕی ئەوەش نەبووە هیچ لە خەڵک بسەنێ بەڵام بیر لەوە بکەینەوانێ ئایا ئێمە نمونەیەکی زۆر بەسیت لە ڕۆژ ئاوایە ساڵح مسلیم کوڕەکەی شەهید بوو بڕۆن بزانن
ئەو کاتێک کە کوڕی شەید بوو کچە هێشتا لە سەنگەرەکانە بوو ژنەکەشی لە بەرەکانە چێشتی بۆ خەڵک نێنە کە من بۆ تۆی باسەکەم لەوانەیە بەژیان مەتەو خەشم لەگەڵانە کردبێ نەشم بینی بە قسەکردن بەڵام ئەمە واقعی حاڵە من لەبەرەوە شەرعێتی شۆڕژێرانە من ناڵێم ڕێزی مەگرە ڕێزی بگرە لە هەموو دنیاە کۆمەڵی با بڵین جەنگاوەرە دێرینەکان هەیە جەمعی محاربین خودەما ڕێزیان لێگیرێ لە ئێرانە ئێستاژنەوەکانیان لە زانکۆیە کار ئاسانیان بۆ کرێ لە ئەمریکای ڕێزیان لێگیرێ خەڵک کاتێ جێگایە سەرەکەیان بۆ چۆڵەکە بەڵام نایان خاتە سەر ملی میلەت وایان لێ ناکات تۆ میلەت باجی ئەوە بدا کە ڕۆژگارێک مەسەرن کولێرێکی لەگەڵالەت کردوون لە ماڵەکەی خۆیان لە لادێکەیە ڕۆژگارێک چی هەبوو لەگەڵ ئەوانە بەشی کردووە ئەمە ناڵێم هەموو شیوا بۆ بێگومان خەڵکیشە بۆ لە لادەیە مختار بووە پەیوەندی کردووە بە ئیستخباراتی خەزانەکانەوە پێشمەگە لە دەیەکەمانە بەڵام ئایا زۆرینەوە بوو نازۆرینە ئەوە بووکەوە بەتانیەکەی و لێفەکەی خۆی بۆەوە برد ئەنجاشداریەوە بۆ لێفۆ بەتانەکانیان کۆکردنەوە سوستانیانە وتیانە ئێوە لێفۆ بەتانی کۆنمان بۆ دانێن باشە دکتۆر وەکو ئەکادمیەک پێ دوایە بێ چی بکەین شۆڕشێکمان کردووە ڕاپەڕینێکمان کردووە 32 ساڵ بەسەر حکوومەتێکی کوردیا تێپەڕیوە 32 ساڵ بەسە بۆی کە ئێمە بنەمای هەرێمێکی بەهێزدا بنین دەزانی چی کاگەڕانکۆ من لە 2005 بە بەڕێزێکی با بڵێن بەرپرسم بود لە بەرنمەیە کەوتم ئێمە تاکەی بە خەڵکی بڵین ئەم حکوومەتە ساوایە باشە وتم بەڕێز لە توێکەوە بۆ 2005 ئەمەندە ساڵە کاوتم ئەکاتە پێوتم خەڵکێک بە 14 ساڵی ساوانیە ئەبێیان داون بێیان ئۆتیزم بێ ینی تۆ گەر ئەبێ ئفلیجی با بڵین ڕوباعی هەبێ ئەگەر ناخەڵک نییە ئەو کاتە منوتم بە 14 ساڵین تۆ پێی بڵی ساوە 30 ساڵ شتی بڕۆ بزانێت تایوان لە چەند ساڵە چی کردووە بزانە هۆنگکۆنگ لە چەند ساڵات چی کردووە مەسەرن بڕۆ سەیری ئەندەنووسیا و مالیزیاکە بەس خەڵکانێک هەمونە دڵیان بە وڵاتەکەیان ژیاوە جیوارە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ لەوەیە زۆر ئاسان بێ ئەگەر تۆ توانیت قەناعەت بە مێشێ بێنی گوڵ و گوڵزار پاکترە لەسەر زبڵدان ئەتوانی قەناعەت بە گەندەڵێ بێنی کە نیشتیمان خۆشەویسترە لە پارە ئێمە باسی یەکەین تۆرە بیری لێ بکەرەوانێ من 30 ساڵە هێشتاش خەڵک من دڵنیات دەکەمەوە 160 خەڵک ئێستا لەوەی بە دڵگەرمی بڵێ حکومت بێتەوە بەڵام لە ناخەوە ناوێت دەسەڵاتدارێکی بێگانە بێتەوە حکمی بکە بەڵام گرنگەوەی تۆ چۆن ئەو دوا خشتانش کەماوە لە نیشتیمان پەروری لە لای پارێزی لە وڵاتەیە خەڵک هیوای ڕووخاوە تۆ چۆن نەتوانی جارێکی کە قەناعەتی لا دروستکەیتەوە من ئێستاش لەبیرمە مامجلال لە بەرنمەیەکە لە چاوپێکەوتنیی لەگەڵ خەڵت نەبم لەگەڵ غورفە تیجاری سلێمانیا بۆ ژووری بازرگانیە وتی بازرگانی نیشتیمان پەروەر ئەوە نییە تەلەڤیزیۆن و کاڵا بێنێ و لە بازار دروستی کاتەوە بیفرۆشێتەوە بە خەڵک بازرگانی نیشتیمان پەروەر ئەوەیە هەلی کارە بڕخسێنێ کارگە دروستکە خەڵک بخاتە سەرکار بە هەر قسە لە قسەکانی مامجلالەوە بەهشتی مامجلالەوە وەری بگرین کەوا ئەو پیاوە هەموو ئەمانی ناسیوە لە ساڵانی 1970کانەوە من چۆن دێم جارێکی دیکە وا بکەم لە وڵاتەیە هیچ نەکەم کاکە ئەوەی بردوو تەشتێکی ترە بابێم لێرە بەدوا هەوڵدەم بنیادێک بنێم کە کەسێک لەم وڵاتەیە تۆ کە گەنجن لەگەڵانەما کەسن لەگەڵانەماوە ئێمە زانی چی چاوی خۆمانە نەخێ ئەنوقێنین نامانەوە ببینین کەوا ئێمە هەموو پایەکانی ئەم کۆمەڵگایە چۆن بەرەبەرە خەریکە داهاتە پێ کاتێ بە تۆڵێ حکوومەتی عراقی لەگەڵ ئێران و تورکیا دانیشتەوە بۆی کەوا سنوورەکان بپارێزن واتە دوجار ئەو هێزێنێتەوە سەر سنوورەکان کە بە تۆڵێ کاکە ئێمە ئێستا دایان بەڵگەنامەمان دەسەکەوێ مالیکی بەو هەموو قسەی ئێمە نەفرەت و تووکەی ئێمە لە یەکی نۆک و کورد پێیوتونەوتێتی با بە ئەو نەوتە دەرمەکەن هەڵیگرن بۆ نەوەکانی داهاتوتان با بە ئێمە پرسیم زین دۆسی ئەم نوتە دۆسی هەموو داهاتەکانی ئەم وڵاتە بە چۆگە خەڵکی بۆ وای لێدێ مەسەلەن من لە بری ئەوەی چارەسەری دۆخی پیرەمێردێک بکەم کاچێ لە سەرەی خەموچەی خانەنشینیە جەڵتە لێدا و ژیانی کۆتایی دێ لە بری ئەوەی ئەو وەزعی بۆ چاکەمەوە چم ئەمبولانسێکی بۆ ئەبەم لە بەردەمی بانقەکەیە بۆی دانێم ینی من دەست بەردار بوومە لەوەی کەوا تۆ بێ جاڵ بەڵام زووتر بگەیتە خستەخانە بۆی ئەگەر دوایی بە فلیجیشەوە مایتەوە ئەمجارە نەبووش و ئیفلیجیش بی لە جێیە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پێگومان هەموو ڕخنەکانمان لە دڵسۆزیە بۆ ئایندێم هەرێمان بۆ ئایندەی ئەم ناوچەیە
و شانازیەکەین بە کوردستانەوە سواز بە ئامادەبوونێت زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئاکۆشوانی مامۆستای زانکۆ لای ڕاپەڕی نیژلام و کوردەکەم سپاس پیرۆز بێ لە تۆش زۆر بەخێر بێ سەرچاو خۆش